بێدومێدەوارم ئەم ساڵی خۆشی و ئاشتی و تەبای. کۆنگرێ ڕۆژنامەی دەستگا خزمەتگوزاریەکانە لە چەمچەماڵ ئاماری ساڵێک کار و چالاکی فەرمانگەکان دەخەنە ڕوو. قایمقامی چەمچەماڵ وەک بەرپرسی یەکەمی یەکە کارژێڕەکان دەڵێت ساڵی 2021 بۆ چەمچەماڵ ساڵێک بۆ کە تێیدا خزمەتگوزاری پێشکەشی چەمچەماڵ کراوە. لیژنە هاوبەشەکانی قەزای چەمچەماڵ 500 شوێنیان بەسەر کردوێتەوە. لەو 500 شوێنە 4 میلیۆن دینار غڕامەی هاوڵاتیان کراوە، 6 تەن خواردن و کەلوپەلی بەسەرچوو لە ناوبراوە، 64 شوێن داخراوە، 250 مۆڵەت بۆ پیشەوەران دراوە. لێپرساوی یەکە خزمەتگوزاریەکانیش لە بوارەکانی تەندروستی و هاتوچۆ و ئاگرکوژانە و بەرەنگاربوونەوەی تونند و تیژی خێزانی بەداتاو ئامار خزمەتەکانیان دەخەنە ڕوو. جێی خۆیەتی ئاماژە بە توشبوانی نەخۆشی کۆرۆناش بدرێ. ئەمە لە ساڵی ڕابردووە 3102 حاڵەت پشکنیان بۆ کراوە بە نێگەتیڤ، نەتیجەیان دەرچووە 1598 حاڵەتی پۆزتیڤیشمان هەبووە، بەداخەوە 96 حاڵەتی مردنیشمان بە نەخۆشی کۆرۆنا لە ساڵی ڕابردووە تۆمار کراوە. کۆی گشتی ڕووداوەکان 64 ڕووداو بووە، 33 ئاگری پوش و پەلاش بووە، ئاگری ماڵان 24 ئاگر بووە، 5 کەس سوتاوە، 1 کەس مردووە. ئەو ڕووداوی ئۆتۆمبیل، ئەم ڕووداوی ئۆتۆمبیلەوەی کە مەسەن مەترسی ئاگری لەسەر بووە کە ئێمە بۆی چوونە، 7 حاڵەت بووە، 1 بریندار و 1 مردوو بووە. کۆی گشتی ڕووداوەکان 64 ڕووداو بووە، 2 کەس مردووە و 6 کەس بریندار بوو. کۆی ڕووداو لە ساڵی 2021 بە بەراورد لەگەڵ 2020 ڕووداوەکانمان زیادی کردو و مردن بەس کەمی کردو، سوپاس بەخوای گەورە. کۆی ڕووداومان 116 ڕووداو بووە، مردن 22 حاڵەتمان هەبووە، بریندار بوو 92 مان هەبووە، پێکدادان 69 مان هەبووە، وەرگەڕان 41، شێلان 6 ڕووداومان هەبووە. کۆی گشتی حاڵەتەکانی توندوتیژی بۆ ساڵی 2021 بەم شێوەی لای خوارەوە بووە، 229 سکاڵای یاسایی لە نووسینگەکەمان تۆمار کراوە، 135 سکاڵای یاسایی داخراون بەهۆی ڕێککەوتن و دروستبوونی ئاشتەوایی لە نێوان خێزانەکاندا، 9 سکاڵا هەواڵە کراوە بۆ دادگای تایبەتمەند، 85 سکاڵایان لە لێکۆڵینەوەدایە و لە ڕەهندایە، 290 تۆمەتبارمان هەبووە. وەک بەشێکی دیکەی گرنگی خزمەتگوزاری لە چەمچەماڵ کە لە کۆتاییەکانی ساڵی پارەنجام درراوە، گەیاننیە و کاریەکانی باڵزرا تاالبانیە بۆ بەشە ناوخۆیەکانی چەمچەماڵ و نۆژەنکردنەوەی سێبەشی ناوخۆی خوێندکارانە لەو قەزایە. عومەر غەریب، کورسات نیوز، چەمچەماڵ.